ئێمەش کە بێدەنگین لەم دزیا شەریکین یانە بێ لەم حکومەتە بەشداری نەکەین. دز و شەریکە دز خاوەنی فایلی شاخ و شار یەکێتیە دڵزەردەکان. ئەمانە و چەندین قسەی دیکەش هیچیان قسەی نێرانی یەکێتی نین، بەڵکو بەشێکن لەو شەڕە قسە و شەڕی ڕاگەیاندنەی بە پرسانی باڵای یەکێتی کە ڕۆژانە لە دژی یەکتر دەیکەن و تا دێت زیاتر پەرە دەستێنێت. ئێستا لە دەرەوەی یەکێتی کەمترین ڕەخنە لەو حیزبە دەگیرێت دوای کۆتاییاتنی شەڕی ڕاگەاندنی ئەو حیزبە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. بە پرسانی ئەو حیزبە هێشتا سەرینی ئارخەیانیان نەنابووە ژێر سەریان کە لە ناو خۆیاندا و خۆ بەخۆ کەوتنە شەڕێکی ڕاگەاندنی دیکەوە لە دژی یەکتری. لەم راپۆرتەدا چەند نمونەیەک لەو شەڕی ڕاگەاندنە دەخرێتە ڕوو کە لە چەند مانگی ڕابردوودا بەرپرسانی یەکێتی لە دژی یەکتر ئەنجامیان داوە. لە نوێترین نمونەیاندا شاناز ئیبراهیم ئەحمەد نووسیوێتی ئاخر بۆ نەڵێم ئەیڕۆ کاتێک حیزبەکەم 3 مانگ سەرقاڵی کێشانی نەخشە ڕێگەیەکیان کردین، بەڵام وەفدەکەمان لە شپرزەی و ڕاکەڕاکیاندا لە نێوان سلێمانی و پیرمامدا نەخشە ڕێگاکەمانیان لە پردێ بەجێهێشت. عادل موراد سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتیش لە دوای وتاریدا نووسیوێتی دەبێت سنوورێک بۆ سەرکردایەتی یەکێتی دابنرێت، بەتایبەت ئەو سەرکردانەی دەستەمۆی پارتی بوون. عادل موراد نووسیوشێتی چۆن دەکرێت داوا لە وڵاتیان بکرێت پشتگیری لە ڕیفراندۆم بکەن لە کاتێکدا متمانیان بەو دەسەڵات و دام و دەستگایانە نەماوە کە تەنیا لە خزمەتی بەشێک لە بەرپرسەکانی حیزب و پیسخۆرەکانی دەوری دەسەڵاتدایە. هەر لەم چوارچێوەیەدا سیروان کوێخانەجم ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە کەناڵی کێنێنی سەر بە بزوتنەوەی گۆڕانەوە بە سەرکردایەتی حیزبەکەی دەڵێت هەر کەسێک لە ناو یەکێتی بەبێ کاراکردنەوەی پەرلەمان بچێتە ژێرباری پارتی بۆ ئەنجامدانی ریفراندۆم ئەوە لە ناو یەکێتیدا جێی نابێتەوە و دەبێت بچێت بۆ هەولێر. هەر لەو ماوەیەدا بەهرۆز گەڵاڵی نوێنەری یەکێتی لە ئەنکەرە لە وتارێکدا لە ژێرناوی وەڵامێک بۆ خاوەن فایلی شاخ و شار لە دژی مەلابەختیار لێپرسراوی دەستەی کارگێڕ یەکێتی نووسیوێتی مەلابەختیار پێشتر لە شاخ و بەدامەزراندنی ئاڵای شۆڕش خیانەتی لە یەکێتی کرد و لە ئێستاشدا بەدامەزراندنی پلاتفۆرمی دابڕان خەریکە هەمان هەڵی پێشووی دووبارە دەکاتەوە. لەلایەکی ترەوە ژمارەیەک ئەندامی سەرکردایەتی یەکێتیش یاداشتێکیان ئاراستەی جێگرانی سکرتێری گشتی کرد و تیایدا مەلابەختیار و ئەندامانی دەستەی کارگێڕیان بە هۆکاری زۆرێک لە کێشەکانی ناو یەکێتی دانابوو نووسی بوویان. ئەو هەموو دەسەڵاتە حیزبی و مادیە لە کوێوە دراوە بە لێپرسراوی دەستەی کارگێڕی. ئەو هەموو سەفەرانەی کردوویەتی بەرهەمەکانی چی بوون؟ پلاتفۆرمی دابڕان بە بڕیاری کێ دامەزراوە و ئایا ڕێگە پێدراوە حیزب لە ناو حیزبدا دروست بکرێت؟ ڕۆژی 15 ئازار لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا مەلابەختیار لەسەر نەوتی کەرکووک ڕەخنەی لە نەجمەدین کەریم گرت و ڕایگەیاند. دکتۆر نەجمەدین لەسەر نەوتی کەرکووک قسەی لەسەر ئەویش زمنی ئەوانەی کە قسەیان لەسەر قسە ئەەکەی. ڕۆژێک دواتر نەجمەدین کەریم بەم شێوەیە وەڵامی مەلابەختیاری دایەوە. ئەگەر ماڵت لە شوشە بوو بەرمەهاوێژەرە ماڵی خەڵکی. هەر لەو ماوەیەدا هەڵۆ ئیبراهیم ئەحمەد کە برای هێرۆ ئیبراهیم ئەحمەدە لە چەند وتارێکدا ڕەخنەی لە بەرپرسانی ئەو حیزبە گرتووە و لە دوای وتاریشیدا ڕەخنە لە بێهەڵوێستی یەکێتی دەگرێت بەرامبەر بە شەڕەکەی خانەسۆر و نووسیوێتی. لایەنەکان بە تایبەتی یەکێتی کە ڕوو لاڵن بەرامبەر بە خاوەندارەتی وەزارەتی پێشمەرگە. ئایا ئەمە هەڵوێستی یەکێتیە دڵزەردەکانە کە لە مێژە شەرەفیان فرۆشتووە بە پارتی یان هەڵوێستی هەموو یەکێتیە؟ جعفەر شێخ مستەفان دامێکی دیکەی مەکتەبی سیاسی یەکێتیش لا چاوپێکەوتنێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا دەڵێت ململانەکانی ناو یەکێتی لەسەر پۆست و دزینی سامانی خەڵکە نەک لەسەر فکر و کوردایەتی. ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینی کە کێشەمان لەسەر ئەوە بێت چۆن پارە و داهات بەسەر خەڵکدا دابش بکەین و چۆن خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دابین بکەین. لاهور شێخ جەنگیش بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری لا کۆبنەوەیەکدا دەڵێت مەلەفی هەندێک سەرکردە یەکێتی لایە کە هەوڵی لەتکردنی یەکێتیان داوە و هەڕەشەی ئەوەشی کردووە ئەگەر بگەنە کۆنگرە ئەوە مەلەفەکانیان ئاشکرا دەکات. زۆر بەڵگەم لایە هەندێک لەمانە ئەیبیان لەسەرەوە شتیان داوە بەدەستەوە زەختیان لە یەکتری لەلایەن هەندێک لایەن دەبێ ئەم وەزعی یەکێتی تێکدەن. لە ئێستادا ڕەنگە هەندێک لا یەکێتیەکان ئەو شەڕە ڕاگەیاندنانەی بەرپرسانی حیزبەکەیان بۆ بوونی ئازادی ڕادەربڕین لە ناو حیزبەکەیان بگەڕێنەوە و ڕەنگە هەندێکی دیکەشیان وەک مەحموود سەنگاوی بڵێن لە نەخۆشکەوتنی مام جەلالێم هەمومان نەخۆشکەوتین لە دوای نەخۆشکەوتنی مام هەموودا هەڵ بگە ئەو یەکێتی بخەنە دۆخەکەی جاران حیزبەکەی منی بۆیە شارما بۆیە ناوی خۆمنیان ناوەندی بڕیار حیزبەکەی منی خەریکە وەکو پارتی لێ تێبێتە بنە ماڵە